دیارە دەستگای بەخشین ئەو دەستگایەکەوە بە هاوکاری و کۆمەچی خێرخوازان ئەچێتە ڕێوە هەر ڕۆژۆ پرۆژەیەک لە شوێنێک لە شارۆچکەیەک جێبەجێ ئەکات بەتایبەت لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەخشین توانی 8 پرۆژە جێبەجێ بکات لە سەرجەم شار و شارۆچکەکاندا یەکێکش لە پرۆژانە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بریتی بوو لە هاوکاریکردنی نەخۆش ئەم نەخۆشانێکەوە بەشێکان لە نەخۆشخانەی هیوە هاتبوون و بەشێکیان ئۆتیزم بوون سوپاس بەخوای پەروەردیگار پرۆژەکانمان وەک خۆی جێبەجێ کرا ئەوەی کە داوامان کرد سوپاس بەخوا بەزیادەوە جێبەجێمان کردو ئێمە وەکو دەستگای بەخشین لێرەوە سوپاسی تەواوی خێرخوازان دەکەین کە هاوکارمان بوون بۆ سەرخستنی پرۆژەکانمان سوپاس بەخوای پەروەردیگار لێرەوە پێیان ئەڵێین دەستیان خۆش بێ دڵیان خۆش بێ کە توانیان بە هەزاران خەڵکی کەم ئەندام و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێباوک دڵخۆش بکەن جێگای سەربەرزی جێگای شانازی ئێمەن کە توانیان هاوکارمان بن پشتیوانمان بن لە تەواوی ئەم مانگەدا زۆرترین هەژار و نەداریان دڵخۆش کرد.